دیارە دوای ئەو هەنگاو گرنگی کە لە ساڵی ڕابردوو نامان لە بەرواری 11/2/2019 کە نووسنگەی پاسپۆرتی سێی سلێمانیمان لە ڕانیە کردەوە خۆشبەختانە بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک و ئەفسەران و کارمەندان ماندوونە ناسانە توانیمانە لەو بەروارەوە تاکو بەرواری 25/12/2019 30,142 معاملە وەربگرین ئەمانە کە معاملەمان لێ وەرگرتوون لەو ڕێژەیە 30,128 پاسپۆرتمان چاپ کردووە و لەو ڕقەمەش 28,817 پاسپۆرتمان داوەتەوە دەست هاوڵاتی و ئێستا ئەوان بوونەتە خاوەنی پاسپۆرت تازەکانیان بە خۆشحاڵیەوە کە ئەمە ئامارێکی بەراورد بە بچووکی دایرەکەمان و بەراورد بە کەمی ئەفسەر و کارمەندەکانمان ئامارێکی بەرزە و ئێمە جێشانازیە بۆ ئێمە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە بەلای منەوە دەمەوێت ئاماژەی پێ بدەم و ئاگاداری سەرجەم هاوڵاتیانی سنوورەکەمان بکەینەوە کە بەڕاستی 1311 پاسپۆرت تا ئەم دقەیە کە من قسەتان عرض دەکەم ماوەتەوە 1311 پاسپۆرت لە دایرەکەی من ماوەتەوە هی ساڵی پارە ئەم 1311 پاسپۆرتە من زۆر بە ضروری دەزانم کە بە زووترین کات هاوڵاتیان ئاگادار بن وەری بگرنەوە هەرچەندە کە هاتی قەرەباڵغ بوو چەند سەعاتێکیش پێچ و باشترە لەوەی کە من ناچار بم پاسپۆرتەکان بەڕاستەکەی لەبەر بێشوێنی و بێڕێگایی دایرەکەمان ناچارم لەوانەیە ئایندەیەکی تر نزیک بڕیار بدەین کە بینێنەوە بۆ سلێمانی و پاسپۆرتانە ئەوەش ڕۆتینێکت بۆ تۆ زیاد دەکا لەبەرەوەی تۆ دەبێت بێت سەردانی من بکەی منیش کتابت بۆ بکەم لێشەوە دیسان دووبارە ئیسلامی بکەیتەوە ڕۆتینێکی زیادە و هاتوویەکی زیادە بۆ تو دروست دەکا لەبەرەوە من حەز دەکەم کەمترین ڕۆتین بۆ هاوڵاتەکانی خۆمان هەبێ لەبەرەوە بە زووترین کات داواتان لێ دەکەین و سوپاسشتان دەکەین سەردانمان بکەن بۆ پەڕی ڕێزەوە پاسپۆرتەکان تام دەینەوە بۆی ئێمەش مجبور نەبین کە ئەو پاسپۆرتانە لێرە دوورخرێتەوە و ئیجرعاتی قورستر وەربگیرێت کە ڕۆتینیات و دووریە